باشە سڵاو ڕێز بۆ هەموو لایەک عەزیزان و خۆشەویستان بەخێر بێن سەر چاوانی من وردە وردە ئەچینە ناو هەموو قسە و باسەکانی ئەم شەو هیوادارم کە بتوانین کۆمەڵی حەقایق بە خەڵک بڵێ لە کوردستانە کە وەزعەکە بەرەو کوێشێ و چییە گوزەرێنێ هەمووتان بەخێر بێن چەند دەقیقەیە ئەوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە چونکە پێش یاریەکەی و 1 ساعتی ماوە بۆ یاریەکە پێشەوە ئێمە لایڤەکەمانەکەین بە نیو ساعتی هەوڵێم کۆتایی پێبێنم قسە و باسەکان و دوای ئەوە لە خزمەتتان مەرەخەسە بم ئێستا هەموو شتێ باشە بەخێر بێن سەر چاو عەزیزان بەخێر بێن دۆست و نێیار هەمووتان بەخێر بێن سەر چاوفە ئارام ئەحمەداتن ئەرێ وەڵا شوێنەکەم گواستوێتەوە لە بەرەوەی کە میوان وشتم هەیە ئەم شەو دەورم قەرەباڵغ بوو ئیتر وتم بابچم ئەم ژوورە پشکۆلانێ و ئاوا لەسەر پەردە و مەردەوە شتێک دە فەقیریە فەقیری بە قوربانتان بێتە کاکە هەیە هەزار ستۆدیۆ و بێروبەرەی هەیە و ئێمەی فەقیر و داماویش ئەوتە بە مۆبایلێکەوە ئەم شەڕایەکەندا 15-20 ساڵە دژی ئەمە هەموو دز و جەردەیە بەخێر بێن سەر چاو ماتن باقی ئاویش بخۆمەوە بەڕێزان جا ئەو کاتە فوی پیاکەین وەزعەکە بەخێر بێن پەلەمەکەن تەحملتان بێ ئەڵێ ئەبێ ئینسان سەبری ئەیوبی بێ تەحملی هەبێ بۆی کە کارەکان مەیسەر بێت و کارەکان باش بێت ئەرەوەڵە با ژوورەکەمان فول بێ لە هەواڵان لە خەڵک ئەو کاتە قساکەین بەخێر بن سەر چاو بەخێر بن یاخۆ بەخێر بن سەر چاوانی بن پەلەتان نەبێ بۆ یاریەکە کاکە بۆ یاریەکە پەلەتان نەبێ ڕەنگە بۆ بەریتانیەکان خراپ بێ بەڵام بۆ یاری هێشتا 50 دقیقەماوە من زووتر تەواو بم و خۆشم مەچم سەیرەکەم بزانم ئیتالیا و ئینگلان کێی باتەوە عەزیزان وردە وردە ئەچمە ناو قسە باسەکە خۆشەویستان سەرەتا ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە هەزاران کەس لە پارتیەکان و نۆکەرەکانی ماڵباتی تاڵەبانی و هەتا گروپی گردەکەیش کە ساڵانێک کە من شەڕی هەموو ئەمانەم کردووە وەکو ئەڵێن ئەوکو هەژار موکریانی ئەڵێن نەقیزەم لە هەمویان ڕاداوە دەستیان کردو بە توهمە پێچانەوە و بێڕێزیکردن و سوکایەتی و ئارەم بابەتانە بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە من گوێ بەمانە نادەم بەڕاستی هەر بەڕاستی من شانازی بەخۆمەوە کە وەکو ئارام ئەحمەد کە هەزاران ئینسانم بەخۆمەوە مەشغوڵ کردووە بەبێ ئەوەی جوابیان بدەمەوە بەبێ ئەوەی حسابیان لەسەرکەم بە هەزاران کەسم والێ کردووە شەو و ڕۆژبیر لە ئارام ئەحمەدەکەنەوە ئەوە بێت چی بکە ئەوە بۆ واڵێ ئەوە بۆ وایوت ئەمە ئەوەی کرد ئەوەی کرد ئەمە بەڕاستی بۆ من جێگەی شانازیە ئەمە ئەو لایەنیان بۆ هەندێک برادریش کە دەڵێن پشتیوانی لاهورەکەیت و ئارەم بابەتانە بۆ بەڕێزانە و بۆ خۆشەویستانە ئاڵێم من بۆ خۆم پێم وایە کە ئێوە سیاست نازانن بەڕاستی من بەداخم بۆ ئێوە بەبێ ئەوەی بە خۆتان بزانن خزاونەتە ناو سەنگەری پاڤێڵ و قوباد و شاناز و بنەماڵی بارزانی بەڕاستی باشە ئەمە کارە ساتەکەیە لە واقع ئەتانەوێ بە دژایەتیکردنی لاهوری شێرجەنگی لە بیت بڵێن بە پاڤێڵ و بە قوباد و بە شاناز و بە بنەماڵی بارزانی بەڕاستی ئەمە کارە ساتەکەی ئێوەیە باشە ئەمەیە لە واقع ئەوە هەمووتانە بێ ئەو ڕاستیە بزانن دەیان ساڵە من شەڕی پاتی وێشێتیەکەم دەیان بابەت و لایفم هەیە هەر دژی ئەم لاهوری شێرجەنگیش ئەوەنەی من شەڕی ئەمانم کردووە ئەوەندەی من خوێنی خۆم لە کاسە کردووە ئەو دۆستانەی کە گلەیم لێەکەن هیچیان نەکردووە بەرامبەریان بەڕاستی بەس گوێن لە ئێمەمانان گرتووە واتە بەس گوێیان گرتووە بەڵام ئێستا کە ئارام ئەحمەد عەقڵی ئیشەکە و بیر ئەکاتەوە و من ناخزێمە سەنگەری تورکیا و بنەماڵی بارزانی و قوباد و پاڤێڵ و ئارەم بابەتانە باشە چونکە لەم کاتەیە ئەگەر ئەوە بکەم ئەوە بەڕاستی نامەردیە باشە ئەوە پێڵێن نامەردی ناکرێ من کۆمە سەنگەری ئەو دز و جەردانە کە 30 دانە ساڵی ڕێکە کۆمەلگای ئێمەیان بۆ دەردەبردووە بەڕاستی بۆیە لێرەوە من بەداخم بۆ هەموو ئەو برادەرە خۆشەویستانە باشە کە دەیانەوێ من بکەومە دژایەتیکردنی لاهور و بکەومە خزمەتی پارتی و بنەماڵی بارزانی و دەستگای پاراستن و زانیاری و پاڤێڵ و قوباد و ئارەم بابەتانە وەکو ئەوەی کە ئەمانە واتە بنەماڵی بارزانی و بنەماڵی تاڵەبانی ئەمانە زۆر شەریفن بەڵام سەبەبی هەموو مشکلاتەکانی ئەم 30 ساڵە تەنها لاهوری شێرجەنگی بێ پێیان وایە ئەگەر لاهور لە ناوێکێتیان نەما یا شتێ ڕووبدا لەو حاڵەتانە ئیتر کوردستان ئەبێ بە شامی شەریف ئەمەیە بەڕاستی ناسیاسی بوونی ئێوە بۆیە هەمیشە بنەماڵی بارزان ئێبێ بە کەڵەگا بەسەر ژیان و گوزەرانی ئەو خەڵکەوە بەڕاستی بۆیە هەتا ئێوە ئاوا بیر بکەنەوە ئەبێ بنەماڵی بارزانی و بنەماڵی تاڵەبانی ئەوانە سوار بن ئێوەش بەڕاستی پیادە بن بۆیە هەمووتانە بێ ئەو ڕاستیە بزانن ئەم مەوزوعە عیلاقەی بەسەر مەسەلەی ئاڵوگۆڕی پۆز نییە
مەسەلەکە جێبەجێکردنی ئەجندای پارتی و بنەماڵەی بارزانی و ئەردۆغانە. شەڕیمە ئارام ئەحمەد لەسەر لاهور نییە، شەڕم لەسەر هەیمەنەی بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانیە لە دەڤەری سلێمانی. ئەمە من ئەوە ئێوە با لاهوری شێرجەنگی نەبێنێ کێشە نییە، بزانم ئایندەی ئەو ناوچەیە چی بەسەریە لە حەقیقەتە. باشە پاڤێڵی جەلال تاڵەبانی کە لە هەموو تەمەنیازی بکەیەکی بۆ کورد نەتەقاندووە کە شەو ڕۆژ خەریکی ئافرەت و خەریکی حەشیش و خەریکی قاچاقچێتیە بە پاڵپشتی بنەماڵی بارزانی ئەوێ ببێ بە کەسی یەکەمی یەکێتی. باشە ئەمانن خەتەرن بەڕاستی کە ببن بە حاکم لە کوردستانی باشوورە بەڕاستی. باشە عەرابی ئەم کارەیەش قوبا تاڵەبانیە کە هەمووتان ئەیناسن زیاتر لە 15 ساڵە چاگێڕی دیوەخانەکەی بنەماڵەی بارزانیە. باشە یعنی ئێوە دۆستانی من ئەتانەوێ من بخەنە خزمەتی قوباد و پاڤێڵ و بنەماڵەی بارزانی هەر بەڕاستی ها ئەتانەوێ وا بکەن؟ چۆن شتی وا بێ بەڕاستی؟ چۆن ئێوە بیر ناکەنەوە کەم هاوکێشەیە چۆنە و نەتیجەکەی چی بەسەرێت؟ ئێستا هەمووتان بۆ باسەکەم وردەوردە بۆی تێبگەن. من دەمەوێ بەرچاوی دۆست و ناریش ڕوون بێت. باشە چونکە من قسە بۆ ئەمڕۆ ناکەم، من قسە بۆ مێژوو ئەەکەم لە حەقیقەتە. ئەمڕۆ چی ببێ هەر ئەوەیە کە ئەبێ کەس ناتوانێت بیژێرێتەوە بە نمونە. باشە بەڵام ئایندە وەڵامی ئەمڕۆ ئەداتەوە کە دوای ئەوەی تەپ و تۆزەکە نیشتەوە و ماوەیەک مۆزوعەکان تێپەڕین ئیتر هەموو کەس تێگا کە ئارام ئەحمەد چی وتووە. سەرەتا کە من دژایەتی گۆڕان و گردەکەم کرد بە هەزاران بێحورمەتیم پێکرا. باشە بە سەدان کەسیش دوایی داوای لێبوردنی لێکردم وتی کاگەرم تۆ لەسەر حەق بووی بەڕاستی چونکە من ئەمزانی گۆڕان تەواو بووە. من لە چلەکەی نەوشوام سەفا لە سوید و لە هۆڵەندا لە داناخە وتم گۆڕان لەگەڵ کاک نەوشیوانە مرد تەواو چونکە بۆ لەبەروێ من هەمیشە سێ هەنگاو لە پێش ئێوەم بەڕاستی. من ئەڵێم سێ بەڵام لە واقعە سی هەنگاو لە پێش ئێوەم بەڕاستی. ئەمە واقعەکەیە. ئەوەیە من خۆم ئەزانم کە ڕاستی وتن باجەکەی چەندە گرانە، چۆنە بێ قوربانی بۆ بدەم و چۆنە بێ تەحملی ئەو هەموو سوکایەتی و بێڕێزی و ئەو هەموو تۆهمەیە بکەم بەڕاستی. باشە یەکێ لە پاڤێڵ 10,000 و یەکێ لە مانی 6,000 و یەکێ لە 50,000 و ئارام ئەحمەدیش دوو لە ڕێوە دوو لە ڕێوە هیچ شتێکیشم نەبینەوە بەڕاستی. ئەمە بێشەرەفی ئەو پیاوانی بنەماڵەی بارزانی و جەماعەتی پاڤێڵ و قوباد و گردە درۆزنەکەی گۆڕان بەڕاستی. بۆیە خۆشەویستان کێشەکانی ناوێکێتی هینی ئەمڕۆ نییە، بەڵکو کێشەکان زۆر لەمەش گەورەترە کە خەڵکی ئێستا ئەیبینێت. حتا باسەکە لابردنی سەرۆکی دەستگای زانیاری و دژە تیرۆر و نازانم مەتار و پارێزگار و ئەمن و ئاسایش و ئەم مەرز و ئەم لاو ئەمانە نییە لە حەقیقەتە. هیچی ئەمانە نییە چونکە ئەگەر ئەمانە بواە هەر لاهور و هەر پاڤێڵ بەیەکەوە ئەیانتوانی هەمووی ئاڵوگۆڕی تیا بکەن. باشەکە باسەکە ئەمە نییە. باشە بۆیە ئەم یاری ئێستا لە ناوێکێتی یا ڕوویاوە یاریەکە کە لە مێژووی یەکێتی نیشتیمانیا ڕووی نەداوە لە حەقیقەتە. لە مێژووی جەلال تاڵەبانی شانس سەفەکاتی خۆشە هەر ڕووی نەداوە ئەم مۆزوعە زۆر جیاوازە لە حەقیقەتە. باشە بە نمونە هەر ئەوەی کە ئەمڕۆ دایانناوە پێشتری سەرۆکی دەستەیەک بووە بۆ دژەتۆر هەر لەوێ کاری کردووە بەس ئەوەیە پیاوی لاهور بووە پێشتر ئێستا پیاوی پاڤێڵە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێکاکە خۆ نەچوون لە هەندستانەوە کەسێک بێن زۆر مهم بێ هەرۆ پیاوەیە. باش نییە ئەوەیە جا بۆ ئێمەمانانیش بۆ خەڵکی ئازادی خواسیش بۆ ئەوانەی کە ساڵانێکە شەڕی پارتی وێژێتی ئەەکەین دەستگای زانیاری یا دەستگای پاراستن یان دژە تیرۆر یا ئاسایش یا هێزی 1970 و تەڕەماش و تەڕەساس ئەم لابن و ئەو لابن و ئەو بێنن هیچ لە مۆزوعی ژیانی خەڵک ناگۆڕێ و هیچ پێنجشی بە ئێمەنیەوە مۆزوعی ئێمە نەداکەتە بەڵام باسەکە ئەمە نییە. ئەمەوێ ڕاست و ڕەوان پێتان بڵێم کێشەکە تەنها و تەنها تەصفیەکردنی لاهوری شێرجەنگیە لەسەر داوای ئەردۆغان و بنەماڵەی بارزانی. لەوەیشەوە باشترین گرۆپ کە ئەمانە بتوانن بەکاری بهێنن ماڵ جەلال تاڵەبانیە. باشە ئەو کاتەی کە مەسعود پاڤێڵی بان کرد و پێیوت تۆ کوڕی مام جەلالی و تۆ بەڕەسمی ئەناسم و ئەرەم بابەتانە ماناکەی ئەمە هەر ئەوەیە کە لەگەڵ ئەون و ئەویش بەکارەهێنن دژی لاهوری شێرجەنگی. یەک ساڵە نازانن چۆن لاهور بخەن عاقیبەتی لە ڕێگەی بنەماڵەی تاڵەبانیەوە لە لاهور ئەدەن کە لاهور بەداخەوە متمانەی بە ماڵ تاڵەبانی و پاڤێڵ و قوباد کردووە بەڵام ئەوانیش گەورەترین خەنجەریان لە دواوە لێدا کە بەڕاستی خەنجەرێکی بێشەرەفانەیە لە حەقیقەتە.
مەسەلەکە لاهور نییە مەسەلەکە ئەوەیە هەر ئینسانێ ئالەم ڕوانگەوە خەنجەر لە هاوڕەکەی خۆی بدا بەڕاستی نامرد و بێشەرەفە باشە لەبەرەوەیە پاڤێڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی و شاناس سێ ئینسان لە لووتکەی بێشەرەفیان ڕاوەستاون و هیچ خێرێکیان بۆ یەکێتی و بۆ خەڵکو و کورد نابێ بەڕاستی ڕۆژێ دادی ئەمانە تورەکە ئەکرێ بەسەریانە ڕسوا و ڕۆبن ئەو پارێشکە زیوانە ناتوان بیخۆن بەڕاستی باشە ئەردۆغان خۆشەویستان زۆر لە لاهور تووڕە بووە لە سەردەمی بردننی هێز خواردن خواردەمەنی حەبوو دەرمان دەرزی فڵان و فیسار چەک و جبەخانە و ئەمانە بۆ یارمەتیدانی پێدە لە ڕۆژ ئاوا لە شەڕی داعشە باشە ئەم ڕقەی ئەردۆغان دەستی پێ کردووە دژی لاهوری شێرجەنگی بەڵام ئەو کاتە چونکە شەڕی داعش هەبوو ئەمریکا کۆمەڵی ئەوەی هەبوو هەوڵی داوە بەڵام هەموو شتێکی نەکردووە ئەردۆغان بەر لە ئێست ماوەیە بەر لە ئێستا پەیامی بۆ لاهوری شێرجەنگی نردووە پێی وتوتی کە ئیتر قبوڵی ناکەین سێدانە مانگە بنەماڵی بازانی ئەیانەوێ شەڕی قەندیل و پەکەکە بکەن لاهوری شێرجەنگی ڕێگرە بەڕاستی بۆیە تورکیا و بنەماڵی بازانی لە بەرامبەر لاهورە هەموو هەوڵێگەدەن کە نەیهێڵن و تەسفیکەن و لای بن چونکە ڕێگەی لە کۆمەڵوازە بەیانی لاهور نەمێنێ بنەماڵی بازانی و لاهور و قوبات هێزی هەفتا و هەشتا و دار و بەر ئەنێرن بۆ شەڕی پەکەکە بۆ خۆی ئەیکەن شەڕەکە باشە بەڵام ئەم ڕێگر بوو تورکیا و بنەماڵی بازانی ئەمیان پێقول ناچێت باشە کاتێکیش کە تورکیا دەیەوێ پارتی شەڕی پەکەکەی بۆ بکە و پاڤێڵ چرکەی لێوە نایە و ڕازیە بەڵام لاهور قسەیە کات و دژە کەواتە ئەمە بۆ تورکیا قبول ناکرێ و دەبێت لە لاهور بدرێ و دەبێت لای بن و لە دەسڵاتی بخن بووە لەوەیشەوە بنەماڵەی تاڵەبانی بۆ ئەوەی یەکێتی تەنها ببێتە هی خۆیان و پاڤێڵ کەسی یەکەمی بێ ئیتر بیر لەوە ناکەنەوە سبێشێ سبێنە چیە بێت بەلا بەختیاریش بۆ ئەوەی زاواکەی کەسی یەکەمی یەکێتی بێ و دوای ئەمە خۆشی بچێتە شوێنەکەی کۆسەر ڕەسوڵ ئەمەی ئەنجومەنی باڵاکە یەکێتی خۆشێتە ئەوێ ئەویش بەرژەوەندی لەمەدا هەیە ئەمەلا بەختیاریش باشە تورکیا جا ئێستا هەموو دۆستەکان وکو لە ئەوڵەوەتم ئەیانەوێ من شەڕی لاهورکەم بچمە سەنگەری مەلا بەختیار و پاڤێڵ و بنەماڵی بازانیەوە من شتیوان ناکەم بەڕاستی ئەوە بەسەر من تێ ناپەڕێت هەموو کوڕ ڕەش بکە من شتیوان ناکەم بەڕاستی ئەوە ئارامەحمە نییە ئەمن دەژێر بێت باشە و تورکیا بۆ ئەوەی لە ڕێگەی بنەماڵی بازانە و تاڵەبانیەوە لە پەکەکە بدە و لاهور لەبەرەوەی کە ڕێگرە ئەوێ نەمێنێت و ئەوێ بڕوە بەڕاستی وێبێ ئێمە قوڵتر بی لە مۆزوعەکان بکەینەوە دوای کۆنگرە مەلا بەختیار خۆی وتی و هەمیشە شانازی پێوە کردووە وتی ساڵێک نابە هاوسەرۆکی شکست ئەهێنێ ئەمە قسەی مەلا بەختیارە ئێوە شتان بیرەچێتەوە من چیتان یەکم کاکە لەو کاتەوە مەلا بەختیار و بنەماڵی بازانی کار بۆ ئەوەیەکە لەگەڵ پارتیا بۆ ئەوەی هاوسەرۆشی لە ناو یەکێتیە نەمێنێت باشە هەفتەی داهاتوو کە مەلا بەختیار چوو بۆ لای پارتی و چوو بۆ لای مەسعود بازانی یاریەکە دەستی پێکرد مەلا بەختیار درۆکە کە ئەڵێ لەگەڵ مەسعود باسی ئەومان نەکردووە سەریای لە بەربەڕاستی مەلا بەختیار باشە ئەوە ساڵێک و چەند مانگە پێم وایە قسەکەی مەلا بەختیار بەڕاست گەڕا چونکە بە بەرنامە کاری بۆ کراوە خۆ مەلا بەختیار فاڵگرەوە نییە چاوەکەم فاڵگرەوە نییە کاریان بۆ کردو بۆ مۆزوع دوێنێ مەلا بەختیار بە پاڤێڵی وتووە ئەمە باشترین فرسەتە کە دەستی تۆ کەوتووە و نابێ پاشەکشەکەیت و نابێ هیچ ڕێکەوتن و دانیشتنیە بکەیت و ئەبێ هەتا کۆتایی بڕۆیت ئەمە پێشنیاری مەلا بەختیار بووە بۆ پاڤێڵ کوڕی جەلات تاڵەبانی و بۆ ئەوەی پاڤێڵ بێتە کەسی یەکەمی یەکێتی و تەواو بێ بنەماڵی تاڵەبانی بنەماڵی شێرجەنگی بۆ ئەو لاوە مەلا بەختیاریش لە دواییە بچێتە شوێنەکەی کۆسەر ڕەسوڵ و تەواو کەچی ئێستا ئێوە ئەتانەوێ من شەڕی لاهوری شێرجەنگی کەم بسمك بکەومە خزمەتی پاراستن و پاڤێڵ و قوباد و مەلا بەختیار و ئەم جۆر جانەوەرانە کە 30 ساڵە من شەڕی ئەمانەکەم من شتیوان ناکەم ڕاستی من ئەنە گەوجنی بلێ حەقیقەتە دوێنێ قوباد تاڵەبانی چونکە کوڕی باوکێتی چوو بوو وەلای لاهوری شێرجەنگی بۆ ماڵەوە خۆشەویستە من هەواڵەکانم هەمی پێگات دەستی کردبوو بە گریان ڕێک لە ماڵی لاهوری شێرجەنگی داوای کردبوو بەڵکو شتەکە بە خۆشی کۆتایی پێ بێ واتە تەسلیم بێت بە ئیرادی بنەماڵی تاڵەبانی و بڕوات و تەواو ئەلم بابەتانە باشە یعنی ئەم دەڵاڵە بۆ ئەوە ڕۆشتووە کە کات بکوژێ و لاهور هیچ کاردانەوەیەکی نەبێ تا سەرکەوتنی خۆیان باشە چونکە لای ئەمانە قۆنەرەش ماچەکەن تەنها لە دواییە سەرکەوتن بەدەست بهێنن ئاوایە مەسەلەکە وەکو وتم پێشتریش چەندین جار ئەردۆغان هەڕەشەی بۆ لاهوری شێرجەنگی نردووە
لێرەوە کاتی هاتووە کە تەسفی بکەن و بەرگەی بوونی لاهوری شێرجەنگی ناگرن. ماڵی تاڵەبانیش ئەوەی تورکیا و پارتیان پێ باشە، لاهور لابرن و یەشێتی بکەنە مڵشی خۆیان و تەواو. ئەمە یاریەکەیە. کەواتە خۆشەویستانی من، موامەرەکە لە لابردن و دانانی سەرۆکی دەستگایەک یان دەستگای دژە تیرۆرێ یان ئەم فڵان و فیسار و ئەمانن زۆر گەورەترە بەڕاستی، هیچ ڕەبتی بەمانەوە نییە مۆزوعانە. باشە، بەڵام لێەوە دەستیان پێکردووە. ئەگینا ئیلاقی بەسەر لە دەستگای دژە ترۆر و زانیاری و نازانم فڕۆکەخانەی ئەمە و فڵانە پۆست لابەرویشی کەدانی هیچ ئیلاقی بەسەر ئەو مۆزوعانیە. چونکە پێشتر ئەمانە هەمیانێکێتی بن هەرێکێتیشن، خۆشێکی عەجیب نییە کاگەجێ، چ فەرقێکیان هەیە بۆ مۆزوع. باشە، کەواتە موامەرەکە وەکوتم لە لابردن و دانانی سەرۆکی دەستگای یان دەستگای دژە تیرۆر ئەمانە بەڕاستی زۆر گەورەتر. پاڤێڵ فڕۆکەیەکی تایبەتی بۆ خۆی کڕیوە بە 75 ملیۆن دۆلار خۆشەویستان. ئەم پاڤێڵە کە ئەڵێ وەڵام من ئەم پۆستانەیە گۆڕم و قاچاقچیەوە کە خۆی ڕەبی قاچاقچیە بەڕاستی. باشە، کەواتە بە کورتی پێتان بڵێم ئەسڵی بابەتەکە ئەوەیە کە لاهوری شێرجەنگی نەمێنێ لەسەر داوای ئەردۆغان و لەسەر داوای بنەماڵی بازانی و لەسەر داوای ماتەڵەبانی. ئەمە ئەسڵی مەسەلەکەی بەڕاستی. بۆیە هاوکێشەکە ئاوایە. باشە، دژایەتی لاهوری شێرجەنگیەکەی تۆس ئیش بۆ دەستگای پاراستن و بۆ بنەماڵی تاڵەبانی و بۆ مەلابەختیار و بۆ تورکیاکەیت. باشە، لەم هاوبینەیە تۆ کامیان هەڵەبژێریت. تۆ لە لاهور گەڕێ کەیفی خۆیەتی کامیان هەڵەبژێری، وازانە ئەمە لاهور نیە ئارا مەحمەوە، ئارا مەحموود نیە و نازانم محەممەد ناوەکە یا قادر ناوەکە یا هەر کەسێکە کامیان هەڵەبژێری. من ناشمە سەنگەری بنەماڵی بازانی و پاگەڵ و قوباد و ئەم حەشیش خۆ و دەرمان خۆ و ساختەشیانە بڕاستی ئەوەیە. باشە، بەنمونە هاوسەرۆکی هەڵوەشێ و تەنها پاڤێڵ وەکو سکرتێری یەکێتی بمێنێتەوە، ئیتر ئەمانە حەقیان بەسەر ئەو یاسایانەوە نییە کە بابا کۆنگرە کراوە و بە دەنگدان بووە و ئەم شتانە. باشە، یەن بەهێشتەکانەکەن و تورکیا و بنەماڵی بازانیش پاڵ پشتیانن، هەتا بەشێک لە گۆڕانەکانی پیاوی بنەماڵی بازانی دیسان ئەوانش هەردشی لاهورن و کار بۆ بنەماڵی بازانی و بۆ ماڵتاڵەبانیەکەن و قازانجیان لەوەدایە بەڕاستی. باشە، هەتا بنەماڵی تاڵەبانی بیر لەوە ناکەن بڵێم کۆنگرە و با کۆنگرەیە بکەین یا با پلینۆمێ بکەین لەوێ بڕیار بدەین ئایەکێتی بکەینەوە بە یەکجەمسەرییانە. خۆگەر ئەو عەقڵیان پێ بشکای ئەکرا بۆ پلینۆمێکەکەم و ئەڵێمێشێتی هاوسەرۆکی فەشەری هێناوەرن بە کۆنگرە بەسینەوە پلینۆم بکەین لە ماوەی 3 مانگە بنمونە لە ماوەی 6 هەفتەیە ئەمە بکەین و ئەوە بکەین، یەکلایەن کردایەتەوە. بەڵام مەسەلەکە کودەتاکردنە بەسەر لاهوری شێرجەنگیە لەسەر داوای تورکیا و لەسەر داوای بنەماڵی بازانی. ئەگینا حتا ئەگەر بیشیانەوێ هاوسەرۆکیش نەمێنێ خۆمشتێکی عەجیب نییە، حیزبێکە و ئێوە ئاڵوگۆڕ لە خۆیاکە قەیچێکە پلینۆمێ سازەکەم تەواوی کادرەکان کۆکەمەوە خەڵک ئەمانوێ سیستەمی هاوسەرۆکی نەمێنێ خەڵکینە دەنگ بە کیە دەن لەبێنی ئەم 3-4 کەسەیە بنمونە، دەنگیان بە قوبا بە پاڤێڵە پیرۆزی بێت، دەنگیان بە لاهورە پیرۆزی بێ، دەنگیان بە فڵان و فیسارە پیرۆزی بێ. باشە، بەڵام ئەمە کە بە پاڵپشتی تورکیا بنەماڵی بازانی کرد هەر بەڕاستی بە خۆی کەڵەگایە لای قەتا. بۆیە من لێرەوە ئەم قسە باسان ناکەم. باشە، بۆیە عەزیزان ئەمانە یەن بەهێز ئەم کاران ناکەن بە پەلامەر. باشە، چونکە مەسەلەکە مەسەلەی بەرژەوەندیە، هەر گروپێک بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە و لە چیا ببینێتەوە یەدیفاع لە مۆزوعەکە. حتا بۆ ئەوەیە کە لاهوری ئیستیقالە بدا واز لێشێتی بهێنێ و دابنیشێ. باشە، یانێشێتی تەسلیم بکا بە بنەماڵی تاڵەبانی و بە بنەماڵی بازانی. باشە، ئەوەیە. ئەم ڕاستیانەی کە من ئەیڵێم زۆربەی زۆری گەمژەکان هەر نایزانن مەسەلەکەشێت تا قەیسەریانی هەر لە خۆیانەوە. باشە، بۆیە من ئەرکمە ڕاستیەکان یاریەکان بۆ خەڵک ڕوون بکەمەوە کە ئەم یاریانە چۆن دەست پێ کردووە و چۆن تەواو بێ و مۆزوعەکە بەروی شوێ دەچێت. باشە، بەڕێی من بە بۆچوونی من پەکەکە ئەبێ ڕۆڵی هەبێ بەڕاستی بۆ پەکەکە بۆ قەندیل عیبە لەم مۆزوعەیە بێدەنگ بێت، چونکە چارەنووسی لاهوری شێرجەنگی لەبەر هەڵوێستەکانی بووە بۆ پەکەکە و بۆ ڕۆژئاوای کوردستان بە فیلی تورکیا و ئەرەم بابەتانە. باشە، ئەگەر سبینیش لاهور لە ناوێکێتیشان نەمێنێ یان ببڕاتە ئەو لاوە دیسان بە زەرەری قەندیل و بە زەرەری پەکەکەی لە واقعا ئەو کاتە خراپ باجەکەیدەن، ئەو کاتە هێزەکانی یەکێتی شان بەشانی هێزەکانی پارتی ئەچ شەڕی قەندیل دەکەن لە حقیقەتە. ئەو کاتە ئێمە مانای دیفاع لە پەکەکە ناکەین ئەگەر ئێستا هەڵوێستیان نەبێ لە بەرامبەر ئەم مۆزوعانە، چونکە سیاسەت دوایە بەڕاستی. باشە، خۆشەویستانی من
من ئەمریکا ئێڵێم ڕە و بروو بۆچوونی خۆمە واتە ئەگەر من لاهوری شێرچەنگی بوومایە لە یەکەم ڕۆژەوە ئەوە مەکرد بێدەنگ نەبووم لە حقیقەتەوە شتیوان نییە بێدەنگ نەبووم بۆیە بەڕای من بە بۆچوونی من پێویستە لاهور زۆرترین هێز لە دەوری خۆی کۆ بکاتەوە و داوان لە خەڵک بکە لە هەموو شار و قەزا و ناحیەکان کە بێنە سێر شەقام لەسەر ئەم قەزەیە دژی تورکیا دژی بنەماڵەی بازانی و دژی بنەماڵەی تاڵەبانی و ئەبێ ئەم خەتەریە کە تورکیا و بنەماڵەی بازانی و تاڵەبانی لە پشتیوە ڕاوەساون بۆ خەڵکی ئەو ناوچەیە بە تەواوەتی ڕوون بێتەوە باشە چونکە وەکووتم باسەکە لاهوری شێرجەنگی نییە بەڵکو زاڵبوونی تەواوی ئەجندای تورکیا و بنەماڵەی بازانی و تاڵەبانیە بەسەر دەڤەری سلێمانیدا ئەمەیە ئەسڵی مەسەلەکە من ئەو دیوی ترسەکان ئەبینم ئەگینا لاهور یەکێتی بە یەکێتی نەبێ بەیانی بڕوادانیشی هەرچێ بکە ئەوە باسێکی ترەوە مشکلی من نییە لە ڕاستیە بەڵام من خەتەرەکە ئەبینم لە واقع باشە بۆچی من وا ئەڵێم چونکە باسەکە ئەم کێشمانە بە نێوەنگیری هیچ کەسێک یەکلایی نابێتەوە خۆشەویستانی من تورکیا و بنەماڵەی بازانی بڕیاریان داوە دەبێت لاهور نەمێنێت ئیلاقی بەسەر پۆست و مۆستەوە نییە ئیلاقی بەسەر دانیشتنەوە نییە ئیلاقی بەسەر ڕێکەوتنەوە نییە ئیلاقی بەسەر ئەوە نییە تەواو بۆیە ماڵ جەلال تاڵەبانیش بۆمانەوە قازانجی خۆیان ئەویان ئەوێ باشە کە پاڤێڵ و تورکیا و لەگەڵ پارتیا کۆکن لەسەری بە قازانجی خۆیان پافەش لە خوایەوێ پاڤێڵێکی شێت و شبری حەشیش و دەرمان خۆر لە بەریتانیا بووە هەر لە خۆ بە حیاتی هەر نازانێت کورچیە نازانێت بە کوردی قسە بکە باشە لەپتوپڕا ببێ بەس کەسی یەکەمی یەکێتی خوانەی بڕێ لە خوایەوێ لاهور کێ سەیۆک و لاهوری بۆ فرۆشێت ئەمە حەسڵی مەسەلەکە باشە ئەوە ئیتر باسی سەرۆکی دەستگایەک و زانیاری و ئەم شتە قۆڕانە مەکەن خەڵکی بەو شتانە بەڕاستی مەشغوڵ مەکەن ئای وڵا دەستگاکەیان گۆڕی و ئای وڵا لاهوریانیان لا برد و ئەم کوڕناوی چیە کردیان بە سکرتێری ئەوە قسە قۆڕان هەگرنەوە بۆ خۆتان بابە باسەکە جێبەجێکردنی ئەجندای ئەردۆغان و بنەماڵەی بازانیە بۆ لێدان لە لاهوری شێرجەنگی لەبەرەوەی لاهوری شێرجەنگی ملی نێەوە بە بنەماڵەی بازانی لەبەرەوەی تەنازولی بۆ نەکردن لەبەرەوەی نەچوو بۆ لای مەسعود بازانی لەبەرەوەی دژی تورکیایە لەبەرەوەی پشتیوانی لە ڕۆژ ئاوا و لە پەکەکە و لەمانە کردووە لە ناوچەکەیە ئەمە ئەسڵی مەسەلەکەیە کاکەجیان چی ئیلاقەیە بەسەر ئەم مۆزوعانەوە ئێوە ئەیبەنەوە بۆشێت هەیەڵێ کاکەم لاهور گەندەڵ بووە بۆ لاهور گەندەڵ بوو یا جەلال تاڵەبانی کاکە لاهور گەندەڵ بوو یان لایەن پێیان قوباد و پاڤێڵ و ئالەم بابەتانە ئێستا باسی هەموو یەکەین ئەمە چی ئیلاقی بەسەر ئەوە هەیە خۆ بەس بنەماڵەی تاڵەبانی 750 دۆنم زەویان لە دەباشانە بردووە لاهور ئەوەشی نەبردووە کێسە لە ماڵەکەیەتیانی قسە قۆڕانە بۆ ئارە مەحمە مەکەن کاکیشی باسەکە ئەمانە نییە لە پێش 3 ڕۆژ بەر لە ئێسا ئێمە دژی هەمویان بووین ئێستا هاوکێشەکە ئاوایە بۆیە لاهور و لایەنگرانی دەبێت هەڵوێستیان هەبێ تەنها بۆ ڕێگەیانەی من وتم ئەو پرۆژەی پارتی و تورکیا و ماڵ تاڵەبانی شکست ئەخوا ئەگەر وانە سەرکەوتن بەدەستەهێنن ئەوان باشە یەکێ لە کێشە بناغەیەکانی لاهوری شێرجەنگی ئەوە بووە کە متمانەی بە قوبات و پاڤێڵ و شانازوو ئەوانە کردووە و متمانەی بە کۆمەڵێک گەنجی نەخوێنەوار کردووە لەسەر سنوورەکانەوە هێناونی کردوونی بەکەڵەکە لە مەنتیقەی سلێمانیە باشە چونکە بۆ لەبەرەوەی لاهوری شێرجەنگی هیچ کاتێ چاوەڕوانی ئەوە نەبووە کە بنەماڵەی تاڵەبانی بە تایبەتی پاڤێڵ و قوبات لە دواوە خەنجەری لێبێن و سەری ببڕن باشە بەڵام ئەم تەسەوری لاهوری شێرجەنگی بۆ پیاوی سیاسی تەواو خراپە لە سیاسەتە نابێ متمانە بە هیچ کەسێ بێ بەڕاستی ئارام ئەحمەد ئەم چاوەی متمانە بەم چاوەیانی ناکات تێگەیت نایکەم متمانە نییە لە مەوازی سیاسەتا بەڕاستی بەڵام بەداخەوە لاهوری شێرجەنگی متمانەی بە ماڵ جەلال تاڵەبانی کردووە هیچ کاتێ چاوەڕوانی ئەوەی نەکردووە لە پشتەوە پاڤێڵ تاڵەبانی خەنجەری لێ بدا عەزیزەکەی من کاکە لاهور گیان خۆ تۆ ئەزانی کە پاڤێڵ تاڵەبانی هەموو شەوێ ئەمەنە تلیاگە خوا کەسێ تلیاگ خۆر بێ کەسی هەر خەریکی ژن بێ کەسێ دوو سێسی ئافرەت بەرێتەوە سێکسی لەگەڵاکە ئەی عەزیزەکەی من تۆ چۆن پشت بەما بەسی ئەی هاوار تێگەی کاکە چۆن تۆ متمانە بەماکەی ئەمە کارە سادەکەیە بۆیە لەمە بەدەر ڕێگایتر نییە پاڤێڵ و قوبات کە بوونەتە نۆکەری بنەماڵی بازانی و ئەیانەوێ دەڤەری سلێمانی تەسیم بکەن لە ئەگەری سەرکەوتنیانە دەبێت فاتحا بخوێن بۆ هەموو شتێک ئەمە من ئەمە ئێوە ئەمە هەڵکردن بۆ ڕۆژی خۆی من پەلەم نییە عەزیزان من باشم زۆر راوە باشە
هەزاران جوێنم پێدراوە لەسەر فڵانشت دوای هەموو شتەکەی من دەرچووە ئەوەی ئێستا ئێڵم هەشت شتەکەی من دەرەچێت لە دوایە هەموو ئەوانە نامم بۆ ئەنێن پەشیمانە بنەوە کە ئێستا گرێم لێکن ئێستا گرێ لە کاک ئارام محمەدکەن ئارام محمەد دیفاع لە لاهورەکەی ئەوە سبەی هەمیان پەشیمانە بنەوە ئەڵێ وەڵاهی تۆ ڕاستی کرد ئەوە لاهور نەما بۆ نمونە با بڵێین نەما ئۆکەی ماڵ تاڵەبانی ماڵ بازارین چێکن لەو دەبرەیە دوای بەخوا ئارام محمەد ڕاستی کرد بۆچی بەجێ ئەومان نەکرد دوای ئاواتان لێ بەڵام ئەڵێ کورد ئەڵێ لە دوای تڕی خەمشە بڕێ تازە سوودی نابێ ئەو کاتە ئێستا هەڵوێست گرنگە بەڕاستی وەکو ئارام محمەد هەڵوێستان هەبێت باشە هەمووتان بیرتانە خەمەوە خۆشەویستان کە دکتۆر غالب چەقۆباران کرا لە سلێمانی مەگەر قوباد و پاڤێڵ نەبوون هەموو چەقۆ کێشەکانی پاراستن کە گیران سێ چوار کەس بوون هەموویان بردەوە بۆ هەولێریان بە بنەماڵی بازانی مەگەر لاهوری شێخجەنگی و هەموو میدیاکانی بڵاویان نەکردەوە هەموو هەوڵی خۆیاندا لاهور شکستی خوارد قوباد و پاڤێڵ وتیان ئیلا ئێمە ئایاندێنەوە بە پارتی چونیانەوە بە پارتی ئەی ئەگەر سبێنێ لاهورەکان و فانەفیسارەکان نەمان کاکی ڕۆژنامەنووس کاکی گوێن فرۆش لە فەیسبووکا بە نمونە ئەوەی قسە بکەیت والله پاڤێڵ بە قۆنەرەخا دەمی هەر کەسێک قسەیە بکات ئەو پاڤێڵ تاڵەبانیە ئەوە من ئەوە ئێوە بەس مەکەی عەتاسەراوی هەمووتان بیرتانە کە پارەیان خوارد بوو ئینەکەی عەتاسەراوی باشە کەسێکی لە هەولێرەوە هێنا لە لای پارتیەوە بۆ سلێمانی وتی پارەم لایەتی بنەماڵەی بازانی بە قوبادیان وتیان عەتاسەراوی هاتووە کەسێکی بردووە مەچاری پارێ و ئەوە بۆ ئێمە عیب بۆ ساتی ئێمە ئەو کەسەی بردووە ئەبێ بماننەوە پاڤێڵ و قوباد یەکسەر چوون بۆ لای عەتاسەراوی وتیان کاکە گیان ئێمە کەسەکەمان بەرەوە ئێمە کێشەکە حەلەکەین کەسەکەی یانەوە کێشەکەیشیان حەل نەکرد دویان لەگەڵ عەتاسەراوی بۆی عەتاشێت بوو جوێنی بەدار و بەدەیە باشە ئەمە ئیش بۆ پاڤێڵ و قوباد دوو کادری پارتین عەزیزانی من لە پێناوی پارە و تلیاک و ئافەت و پارە زۆریە ئێ من چۆن دابریشم بچمە سەنگەری دژایەتی لاهوری شێخجەنگیکەم لەم کاتەیە و بڕۆم بە پیاوی پاڤێڵ و قوباد و بنەماڵی بازاری کاکە شیوا ناکەم من چاوە ڕاستەکەی من هەر ڕەفیق و دۆسی ئارام محمەدی خۆشەوێ تەکلیفی وا لە ئارام محمەد نەکات بە هیچ جۆرێ بەڕاستی من ئەوەنە نامەرد نیم لە دوای 30 ساڵ شەڕی بنەماڵی بازانی و ئەمانە بڕۆم ببم بە پیاوی قوباد و پاڤێڵ و شاناز و ببم بە پیاوی بنەماڵی بازانی یا تورکیا نایکەم شتیوە بەڕاستی ئەوە ئیشی من نیە عەزیزان خۆشەویستە ئەوەیە هەڵێ دکتۆر غالب پیاوی ئەو پیاوی ئەوە هەر ئاواتان کرد ئێوەش هەر هەمووتان پیاوی پاڤێڵ لە قوباد و پاڤێڵ و بنەماڵی بازاری شانازن بەڕاستی کە ئەو قسە ناکەن هەر هەمووتان سیخوڕی پاراستن هەر هەمووتان وەکو سەگ دانیشتون بە ئەوان پارە لەوانە وەرەگرن بۆی ئەو قسانە بەرامبەر ئێمەمانانەکەن باشە چکە من پیاویشەوە ئازام ئاوا باشکرا قساکەم بۆیە کە ئەمانە ڕوویە ئەو کاتە ئەوەی قسەیە بە بنەماڵی بازانی بڵێ بە قۆڵپەسراوی پاڤێڵ و قوباد ئەوە دێنێنەوە بۆ هەولێر من لە هۆڵەندام و دوورم ئیشم بە کوردستان نییە بەڵام ئێوە باجەکەی دەن ئەمە من ئەمە مێژوو ئەم قسانم هەڵگرن با بمێنێ بۆ ئەگەر سەرکەوتوو بوو ماڵتاڵەبانی و لاهور چووە دەرەوە یا لاهور واسی هێنا یا بوو بەوانە بنمونە ئەم قسەی من هەڵگرن بۆ خۆتان بزانن چۆنە بێت بزانن بۆ ئەبێەوە نابێت جا سیرەکە لەوایە پاڤێڵ هاتووە زمانی کوردی هەر نازانێ چوار کەلیمەی بۆ نازانێ ئەمڕۆ چۆن باوەشی کردو بۆ کوڕە نەخوێنەوارە ئاوایە کرد هەر ئەوە زیارەکە دەرمان خۆر هەر باوەشەکەی بەڕاستی ئەویە باسی قەچاشەتی بۆ منەکە عەزیزانی من باشم لاهور لە بەریتانیا بووە جەلات تاڵەبانی باوکی زەوی و گرد و پارەی کوردستانی ئەبەخشیەوە باشە دەملیۆنە یا بە خەڵک گردی ئەیا بە خەڵک کوڕەکانی خۆی یەکردە ملیار لێر باشە سەدان دۆنم زەوی بە خەڵک بە هەدیە ئەبەخشی جەلات تاڵەبانی باوکیان باشە 30 دانە ساڵی ڕەبەقا بنەماڵەی تاڵەبانی سلێمانی ئەکڕێنەوە هەموویان کردە موڕشی خۆیان بنەماڵی جەلات تاڵەبانی ئەوەی سلێمانی و گەرمیان و سەیسایەق و عەڵەجە وای لێ هات بنەماڵەی تاڵەبانی وایان لەو شارە کرد بەڕاستی هەر هەمویان دزی باشە ئەوەیە بڕۆ باسی گردی دەباشان 750 دۆنم زەویە بڕۆ سێریکەن بزان چی ماوە لە سلێمانیە هی ماڵ تاڵەبانی نەبێ بە قەیوانیشەوە کە هەمووی مرشی ماجرا تاڵەبانیە ئەمێ لێرەیشەوە بە گردەکە بڵێم ئام قسەی من بۆ مێژوو هەڵبگرن خۆشەویستان ئەگەر لاهور نەمێنێ و پاڤێڵ تاڵەبانی سەرکەوتوو بەدەست بهێنێت گۆڕان لە سلێمانیشان نامێنێ بۆ شارەزاییدا پاڤێڵ تاڵەبانی بڕیاری یاوە کە گردەکە لە کوڕەکانی نێشان سەفا بسەنێتەوە چونکەڵێ ئەو گردە لەگەڵ 10 ملیۆنە باوکم هەدیەی کردەوە بە نێشان سەفا ملیانە سەرمەوە هینی ئەوان نییە ئەوەشتان لێ ئەسەنێتەوە پاڤێڵ تاڵەبانی ئەمە من ئەمەش هەڵگرن هەر بۆ مێژوو دیسان بزانە پاڤێڵ ئەگە سەرکەوتو بێ و ئەکایەوان ناکە گردەکە لێ ئەسەنێتەوە چونکە هینی باوکیتی هیچ جەلات تاڵەبانی نەکی نێشان سەفا ئەمە هەڵگرن بزان چۆن شەوێکیش ئابەسە گردەکەیە ئەڵێ بڕۆن دەرەوە زەحمە نەبێ ئەم گردە هینی ئێمێ تۆ پەلە مەکەن جارێ باشە چونکە ئارام محمەد هەست قسەیەکی کرد ئەو قسەی یەتە دی هی ئارام محمەد هەمیشە هەروە بووە لە حەقیقەتە با بمێنێ بۆ مێژوو باشە
باشە دڵنیایشتانەکەم دوای ئەمە ئەوەی کەماوە لە سلێمانیا بنەماڵەی تاالبانی پاڤێڵەشێت ئەیبا بۆ خۆی بۆ بنەماڵەکەی خۆی ئەو تاکید بنەوە پاڤێڵ سیاست ناکە پاڤێڵ کەسێکی نەخوێنەوار کەسێکی گەمژە کەسێکی ناحاڵی کەسێکی دەرمانخۆر کەسێک فڕی بە سیاستەوە نییە نازانێت سیاست چییە شەو شیش لێات و خەریکی ئافرەتە دوو سێسێ ئافرەت و تەکاتەوە دنیای مەلەفی ئەخلاقی لەلای ئارام ئەحمەدەیە بەس خۆم حەز ناکەم باسی ئەو شتانە بکەم باشە هەموو ئەمانە بەتەمان ئەم شتان بۆکە شیوە چۆن بکە وەکوتم پاڤێڵ تاالبانی یەک فڕۆکەی کڕیوە بە 7 ملیۆن دلار خۆشەویستە قوبات کەشتی هەیە لە ئیتالیا نرخەکەی $100 کاتی خۆی باسم کرد بە ژمارە حسابەکەی دوبەی قوبات تاالبانی ملیارێک و 300 تا 400 ملیۆن دلاری لەسەر خۆشەویستە باشە نازانم قوبات یا پاڤێڵ چۆنیان لە ڕوویە باسی مەسایلی قاچاقچێتی و ئەلم بابەتانەیەکەن خۆ ڕەبی قاچاقچێتی سەرۆکی گروپەکەی هاوڕێی شێخ نووریە کە لە ئێرانەوە بۆ کوردستان و بۆ تورکیا سەرقاڵی هێنانی هێلکەی بۆ گەنا دووگ و چۆری و هەموو شتێکە بۆ پاڤێڵ تاالبانیە وازانی ئێمە نازانین کە قاچاقچێتی ئاڵتونی شەکەن لە تورکیا و لە دووبەی و لەمانەوە بۆ سلێمانی هەموو قاچەکان خۆتان هەموو ئەمانە خۆ باشە تورکیا لە خۆڕایی ئەو ڕێگایی نەکردوێتەوە بۆ پاڤێڵ تاالبانی و بۆ ئەو هاوڕێیە کە قاچاقچێتی تیا بکەن خۆ لە خۆ نییە بۆ ئەوەیە کە لاهوری پێ تەسفێ بکە هەمووی 6 مانگە بێ ئەو ڕێگەی کراوەتەوە خێرا ئیشەکەی هاتە دی باشە تەمەنیش باقی بێ ئایندەی هەموو ئەوانە بەڕاستی ئەبینین وەرم بە ئێوە ئەڵێم بنەماڵەی برای مەحموود شاناز چی ماوانەی دزن لەو مەنتیقانەیە خۆشەویستە باشە مەگەر ئەوەی ئەم ناوچەی بەو دەبێت بنەمای تاالبانی نەبوو ئەو نەبوو کێ بوو ئەی زەحمە نەبێ کێ سمای لەنەوە یەکەوە وا لێ کرد کێ بوو وای لێ کرد مەگەر بنەمای تاالبانی نەبوو مەگەر هەمیشە دەسەڵات لە بنەمای تاالبانی نەبوو لە مەنتیقە سلێمانیە لە ساڵی 91ەوە ئەوەیە وەرە شتێک ماوە بنەماڵەی بازانی تەنێت زیبە چاکە ئەم ڕاستیانە ئەڵێم ئەو توێڕی وێڕیانەی دەوری پاڤێڵ و قوباد و گردەکە و بنەماڵەی بازانی ئارام ئەحمەد پیاوی لاهوری شێجێکی کۆلە قسە قۆڕانە هەڵگرن بۆ خۆتەن کاکە ئارام ئەحمەد تەنها پیاوی خۆیەتی باشە ئەی چییە شەڕی لاهورکەم بۆ پاراستن بۆ پاڤێڵ و قوبادیتی پیاوی چاکەم حتا نەبێ ئارام ئەحمەد بکەوێت داوی ئێوە بەڕاستی باشە بڕۆ ئەمەی هینەکەی گۆڕیەوە هینی ناوی چیە فڕۆکە خانەکە دستین کەسی بردووە سەر دزی زەلامەکە دەرکراوە پاڤێڵ ئەوی بردوێتەوە بۆی دزی باشی بۆ بکات باشە بۆیە بۆ هەموو ئەو خۆشەویستانە ئەم شەڕا شەڕی تەسلیمبوونی یەکێتی و سلێمانیە بە بنەماڵەی بازانی سەرکردە کۆنەکانیش لەگە زۆربیان قسەم کردووە خەمیان لێ هاتووە ئەڵێ ئایندەی هەمومان لە خەتەرایە بەڕاستی وەزعەکە زۆر بەرەو خەتەری ئەڕوا و هیچ ناکە لەگەڵ ئەم مۆزوعە مەگەر دەست بینێ چەک هەمان پەلاماری یەکتر بین ێسێکێتی ئاوای لێتوە باشە بۆیە ئەگەر ئەمڕۆ پێمان وابێ ئەوەی کە زەرەکە لاهوری شێرجەنگیە ئەوە وانە ئەوەی کە زەرەکە خودی ما تاالبانی لە ئایندەیەکی نزیکە باشە من ئەوە بێژوو من لەگەڵ زۆربەی سەرانی یەکێتی کۆنەکان و ئەوانە قسەم کردو ئەم دووسێ ڕۆژە خۆشەویستە ناوی کەس نابم باشە هەست ئەەکەم لە قسەکانیانە سەرانی یەکێتی هەر هەمویان ڕاستیەکان ئەزانن هەمویان ئەڵێن بڵێ ئێمە ئەزانین کە مەسەلەکە تورکیایە مەسەلەکە بنەماڵی بازانیە کە ئەم کارانە ئەکا لەسەر ژیانی هەمومان خەتەر هەیە لە ئایندەیە نازانین ئایندە بەرەوشیەوە ئەچێ یا ئەبێت تەسین بە بنەماڵی بازانیە هیچمان پێ ناکرێت هەمووی ئەوەیە بەڵام هەر هەمیشان دەستیان گرۆ بە ژۆنیەکانی خۆیانەوە بە بێدەنگی دانیشتون و هیچ شتێک ناکەن هەموو سەکردەکانێتی باشە یەکشتان بۆ جەرمە خۆشەویستان یۆگرن لە ئارام ئەحمەد کاتی خۆی لە هندستان لە شوێنێکا خوێندومەتەوە پۆلیسێک بۆ سوکایەتی بە کابرایەک ئەڵێ ئەو پێڵەوانم بۆ پاک بکەرەوە پۆلیسەکە بە کابرایەک ئەڵێ کابرا ڕاستە بێتەوە یەک زە لە پۆلیسەکایەت دەبێتە کێشە و پۆلیسەکە ئەچێ بۆ لای دادوەر و ئەوانە شکاتەکە باشە ئەڵێ وام و تۆ ڕاستە بەڵام ئەم زەلامە یەک تێلیاوە دادوەرەکە ئەڵێ تۆ پێویستە زۆرترین پارە بی بۆ کەسە واتە بە پۆلیسەکە ئەڵێ کە تۆ زلەیەکیشی بەرکەوتووە ئەوە ڕاستە بەڵام ئەبێ زۆرترین پارە بی بۆ کەسی کەس لەگەی لایت ئەویش ئەڵێ جەنابی دادوەر ئەو زلەی لە منداوە من پۆلیسم چۆن پارەی زۆر بم بۆ دەڵێ ئەبێ بیتی ئەویش پارەیەکی زۆری هەیە ئەچێ بەشێکی زۆری ئەیە بە کابرا دەوڵەمەند ئەبێ دوکان و بازار دائەنێ حسابی خۆی نازانێت ڕۆژێ دادوەرەکە پۆلیسەکە بانەکە پێ ئەڵێ بڕۆ زلێ لەو کابرای بدە ئەوەی ئەو کاتە زلەکەی لیا دوو پارەکەدایە ئەویش ئەڵێ جەنابی حاکم ئەو کاتە ویسم زلێ لێ بم تۆ نەهێشت هەموو پارەکەش مویا بەو ئێستا چۆن بچم زلێ لێ بدەم کە ئەو پارەی هەیە و دەسەڵاتی هەیە و ئەلم بابەتانە
دادوەرەکەڵێت تۆ بڕۆ زلەکەی لێ بدە و حەقن نەبێ وەڵا ئەمیش ئەچێ بۆ دوکانی کابرا 6 حەوز لێ لێیە ڕەشکەیە شەقی تێ هەڵایە کابرا یەک قسە ناکات باشە دوایی کابرای پۆلیس بەلایەوە سێرە بێ ئەچێ بڵێ دادوەرەکە و پێڵێ وەڵاهی سەیرە زۆرم لێیە یامە بەر شەق بەڵام هیچ قسەیەکی نەکرد ئەو کابرایە دادوەرەکەش پێڵێ ئەو کاتەی کە زلەکەی لە تۆیە ئەوە پارەی نەبوو بەڵام کەرامەتی هەبوو ئێستا پارەی هەیە بەڵام کەرامەتی نییە باشە ئێستا سەرانی یەکێتی هەمویان پارەیان هەیە بەڵام کەرامەتیان نییە هەر ئەم سەرانی یەکێتی ئەو کاتەکە لە شاخە بوون چونکە پارەیان نەبوو هەمیشە هەمویان کەرامەتیان هەبوو بەڵام ئێستا هەمویان کەرامەتیان لێ سەنراوەتەوە پارەیان دراوەتێ باشە پارە کەرامەتی ئینسان ناهێڵێ نەچۆن ئەوە نمونەیەکی جوان بوو کە بۆ ئێوەم باس کرد بەڕاستی بۆیە ئەمانەی ئێستا کەرامەتیان نەماوە باشە هەمووتان ئەو ڕاستی ئەزانن لە بەردەم خوا هەمووتان ئەو ڕاستی ئەزانن من ئەوەتەی هەم دژی لاهوری شەڕجەنگی بوو لەبەر ئەوەی کەیکێتی بوو باشە بەڵام ئێستا ئەوەتە پشتیوانی یەکەم چکە پشتیوانی لەو لە خودی لاهور نییە لە عەقڵی منە دژی بنەماڵەی بازارین تاڵەبانی و تورکیایە باشە پشتیوانیەکەیشم لەوێوەیە کە دەڤەری سلێمانی تەسلیمی ماڵ مەلا مستەفا ئەکرێ و ماڵ تاڵەبانی و پاڤێڵ لە شەقامەکانە خەڵکی فەلاقە ئەکەن ئەمەنەی کە ئەدزن و تەعدا لە ئابڕوو و ناموسی خەڵکەکەن بەڕاستی باشە یەک کەسێک ناتوانێت قسە بکات لە دەڤەرە دوێ ئەم مۆزوعانەوە باشە من ئەگەر لاهوری شێرجەنگی من کۆمەڵێک کارم ئەکرد ئەم 3 ڕۆژ باشە بەس من تێناگەم بۆچی ئەم کابرایە 3 ڕۆژە بێدەنگە ئەم لاهوری شێرجەنگی من ئاگام لێ نییە لە بەڕاستی بەداخەوە لە نزیکەوە نایزانم قسەم لەگەڵ نەکردو تاوەکو بزانم مۆزوعەکان چیە بەڵام من تێی ناگەم بۆچی ئەم کابرای بێدەنگە و هیچ شتێک ناڵێوەکو نەبایدی بێ نەباران پشتیان لێ کردوتەوە لاهور ئێنێ خەڵگە با خەڵگە گۆڕێ ئەمەیەکە ئەوەیەکە ئەو دانیشە دیژ لەمەیە خواتەوە ناتێی ناگەم بەڕاستی مەسەلەکەی چییە یا هەر بۆی مۆزوع نییە لە لاهور پاگەڵ چێکە با بڕای بیکە من تێی ناگەم بەڕاستی ئەوەی تۆ ئەو خۆیتیان بۆ جارێتەوە بەڵام ئەگەر من بوومایە باشە ئەگەر من بوومایە لە یەکەم ڕۆژەوە هێزم کۆ کردەوە باشە 10,000 چەکدارم کۆ کردەوە لە یەکەم ڕۆژەوە باشە ڕێگەم نەئەدا ئاوا بکەوێت ئەگەر شەڕی کۆڵان بە کۆڵان لە سلێمانیا کردووە باشە چونکە کاتێ بنەماڵەی تاڵەبانی خەمی سلێمانیان نییە میش خەمم نابێت باشە کاتێ ئەوان ئەنێ من تەسفیە بکەم منیش نایڵم ئەوم بەرامبەر بەڕاستی باشە چونکە یەکەمین دەنگی کۆنگرەم هێناوە دەبوو من سکرتێری یەکێتی بم ئێستا لاهور بەخێر بووە بە هاوسەرۆک ئێستا هین پاڤێڵ کە ئێستا پاڤێڵ ئەڵێ ئەبێت تۆ نەبی و ئەبێ هەر من بم باشە ئەوەیە یان ئەگەر ئێستا من بم باش نییە ئەوەی کە پێم بکێ لەبارەی میدیاییەوە لەبارەی کۆکردنەوەی هێز سەری خەڵک بۆ سەجاد و شەقامەکان بۆ هەموو جوڵەکردن ئەوەی کە پێم بکرێ لەبارەی هێزەوە بەڕاستی ئەیکەم باشە یا ئەگەر ئەمانشم پێ نەکرێ هەر ئێستا ئیعلانی دووکەلبوونی یەکێتی یەکەم ئەڵێم ئەم یەکێتیە من نیم لەبەرەوەی بنەماڵی تاڵەبانی فرۆشیوانە بە بنەماڵی بازاری بە تورکیا یەکێتی نیشیمانی کوردستان ئەم یەکێتی نیشیمانیەیە کە ئێستا من ڕابەرایەت یەکەم تاوەکو پرینەم و کۆنگرە داوا لە هەموو ئەندامان و کادان یەکێتی یەکەم ئەوانەی کە دژی بنەماڵی بازانی و دژی ئەمانن وەرە ناو یەکێتی نیشیمانی کوردستانەوە ئەم ئاوامەکە بەڕاستی وەکو حیزبی دموکرات و سەردەمی قاسملوو لە واقع قاسملووش هەشتێکی وا بوو کە دوو بوو بە دوو حیزب حیزبی دموکرات ژوای لەکەم هەر بە ناویەکێتیشەوە ها ئەیکەم بە دوو حیزب بۆچی نەقەیچەکە یەکێتی نیشیمانی و بنەماڵی تاڵەبانی لەگەڵ بنەماڵی بازاریان من دەرەکەن ئۆکەی دەرمکەن ئەیکەم ئەم بەیەکێتێکی تر حیزبیشکە دروستەکەم بۆ خۆم چیەکە 50,000 چەکدار کۆکەمەوەی حیزب بۆ خۆم دروستەکەم چییە خۆشێکی عەجیب نییە من بمواکەم بەڕاستی باشە من بمواکەم ئیعلانی کەلبوونی یەکێتی یەکەم خۆمە بم بە سکرتێری یەکێتی با لە پاڤێڵ بڕۆ چێکە بیکات تەواو بەسەبێ هەموو هێزەکان و کۆ بکەیتەوە بەڕاستی ئەوە پێشەوانەی یەکێتیەکەی ماڵ تاڵەبانی کە بۆ بە پیاوی بنەماڵی بازانی باشە کە بوون بە نۆکەری ئەوان تۆ ئەبێ ئاوا بکەیت باشە مشت لە نازانم چی ئەوە ئەکرێتەوە ئەگەڕێتەوە ئەگینا تۆ 3 ڕۆژە بێدەنگی بۆیە لاهور بۆ بە پاڤێڵ بۆ بە پیاو ئەوە بێدەنگی توێ لە ڕاستیە باشە ئەڵێ کاتێ لە ماڵێکا پشی لە زۆرە ئەوە لە بەڕێ پشی لە نازانم چی ئەلەم بابەتانەیە ئەبێ پکێشکی بەدەمیانە بەڕاستی نەک بێدەنگبی لە بەرامبەریانە بەڕاستی تێگەیت ئەوان 3 ڕۆژە کاتە لە تۆ گرتووە هەمیان درۆ لەگەڵاکەن تەلەفۆنی بۆکەن ئەمە کاگار لاهور بەیانی دانیشین عەسر دانیشین و با مۆزوعەکە ئاوا حەلکرێ هەمویان درۆکەن هەمویان ئاوان کاتە کوژن لەبەرەوەی کە تۆ تەسفیەکەن برای بەڕێزم باشە بۆ ئەوەی کە هیچی بۆ نەهێڵنەوە
بەرنامەکە بەرنامەی تەسفیەکردنی تۆیە لەسەر داوای ئەردۆغان و بنەماڵی بازانی لە ڕێگەی مەنابەختیار و پاڤڵ تاڵەبانیەوە لە منی وەربگرە لە هەوری شێخ جەنگی عەزیزەکەی یارا مەحموود لە منەوە وەری بگرە تێگەیت ئەو شوەی تەلەفۆن بۆکردم پێم وتی عەزیزەکەی یارا مەحموود وانە بابەتان لەو کاتەوە هەجوێنم پێیان چڵکا خۆرەکانی بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی بازانی ئێستا تێگەم ئەو جنانەی کە لەسەر لاهور پێم ئەدرا هەمووی نۆکەری ئەم پاڤێڵ و شاناز و هێرە و ئەم ساختەچیانی گۆڕان و پارتیەکان بوون ئێستا باشتر لە مۆزوعەکان حاڵیە بن باشە بۆیە ئەم بەرنمەیە بەرنامەی دابدنی ئەم هێز و ئەو هێز نییە بەڵکو بەرنامەی تەسفیەکردنی لاهوری شێرجەنگیە لەسەر داوای بنەماڵی بازانی تەواو ئەو کەسەی لە دەڤەری سلێمانیا دژی بنەماڵی بازانیە ئەبێت دیفاع لاهوری شێرجەنگیکە ئەمە هاوکێشەکەی داخێت باشە لەسەر و ئەمەی شەوە بە ئەمە کۆتایی مێژوو نییە باشە یەکێتی چییە جاتە بەلاتەوە هین بەکار لاهوری شێرجەنگی چییە ڕاستی کار نۆشیوان مستەفا هەموو تەمەنی بۆ کۆمەڵەوە بۆ یەکێتی سەرف کرد لە خراپترین کاتەکانە دۆخەکانە لە شاخە بێنانی بێئاوی قوربەسەری بەدبەختی شەڕ هەموو ئەمانێکی کار نۆشیوان مستەفا بۆ یەکێتی نیشتیمانی کوسەن دوجار کە یەکێتی کە ناکار نۆشیوان زانی یەکێتی بۆتە دزخانە بە تەنها ڕۆی باشە بچووی بۆ گردەکە و دوای ساڵە 2 ساڵ 3 ساڵ گۆڕانی دروست کرد تۆش ئەتوانی هەماشت بکەیت کاکەشە ئەتوانی هەماشت بکەیت ماوەیە کاک نۆشیوان خۆی داگرت و دوایی گۆڕانی دروست کرد تەمەنی کاک نۆشیوانش لە بانەوە بوو نەیتوانی ئەگەر کاک نۆشیوان لەو کاتەیە تەمەنی تۆی ببوایە بە نمونە بڕوا بکە مەسعود بەدانشی ئەڕوخان ئەو کاک نۆشیوانە با باش بزانین کاک لاهوری شێرجەنگی ئەگەر کاک نۆشیوان لە تەمەنی تو وایە بەس حیفێ کاک نۆشیوان شانسی نەبوو پیر بوو کە گۆڕانی دروست کرد باشە ئەگەر لەو کاتەیە ئەو کاک نۆشیوانە 50 ساڵ تەمەنی بوایە و تەمەنی ئێسای لاهوری شێرجەنگی بوایە بڕواتە نەبێ ئێستا بنەماڵی بەدانشی ئەڕوخان نەکە بنەماڵی تاڵەبانی تۆ گەنجی ئەتوانی ئەو کار نەبکەی باشە تۆ خۆت خاوەنی یەکێتیت یەک جوڵە بکەی ئەو فشەکەر و سەرسەریانە کشیانە خەنەوە ناوگەڵیان بەس تەسبیحەکە بابێ خۆن ناو خۆن ئەمە شەڕە چییە باشە هەموو کەسێکی بۆ مانەوەی خۆی شەڕەکە ئەمە تەعدایە بنەماڵی بازانی و بنەماڵی تاڵەبانی لە تۆیەکەن کاک لاهوری شێرجەنگی نابێ قبولی کەیت نابێ ملی پێ بدەی بەڕێی من بەڕاستی باشە بەڵام لەبەر چونکە بۆشی هیچ پێ ناکەی بەڵێ هەمویان بەژەوەندی ئابووریان هەیە لە خوانی تێک نایەن ها باشە قەسەم بەخوان ناتوان شەڕکەن باشە بەس تۆ توندی بکەرەوە لێیان بزانم ئەتوان چی بکەن باشە پاڤێڵ لە هەموو تەمەنیا ڕۆژگاری ئاوای بەخۆی نەبینیوە هاتۆتە سەر حازری باشە ئەسپەیەکی بۆ کورد نەکوشتووە یەکسەر ئەوێ بێ بە کەسی کە یەکەمی یەکێتی باشە بە شەرتێکیش خۆشەویستان بەدەیان کچە شەهید و کوڕە شەهید پێنج بمنەوە کە ئالە کاکە ئارام ئەم پاڤێڵە هەر ئێمە ناناسێ ئەم پاڤڵ جا تاڵەبان هەر نازانێت کێ شەهید کراوە کێ شەهید نییە و فەرماندە کێ و هێز کێ عوسمان بانی مارانی ئەوە یەکێتیە کە شەی پاڤڵ تاڵەبانی من ناناسێ ڕاستەکە پاڤێڵ گەمژەیەکی بەریتانیا کەس ناناسێ با خەریکی دیسکۆ میسکۆ و ڕابواردنی خۆی بۆ خۆی یەکش نازانێت لە سیاسەت و لە عیلاقاتی ئیجتیماعی و کۆمەڵایەتی ئەوشانە هەر نازانێت پاڤێڵ تاڵەبانی یعنی ڕێ ئەمڕۆ ئاوایە کرد لەو کوڕی جێترۆرە کەسێکی سەرسەریە لە واقع باشە ئەوەیە یاڵێ چی هینە پاڤێڵ تاڵەبانی سێم درۆ ئێمە پاراستنی فێری کردووە وەڵام من دەرمان خوارد دەرمان دۆزیێتەوە لە ماڵەکەمان دەرمان خوارد کراوم دەیخوا و ڕۆژکا بۆ درود باشە باشە وەڵام ئەگەر دەرمانی کێشابێ ئینە دەرمانیش خواردی چیشتیش کاکە هێرۆخانیش کەوای لێ هاتۆ پاڤڵجیان تۆ لە هێرۆخانتدا کاتێک کە خواردبوو تۆ سەرخۆشبی بە حەشیش و بە دەرمان لە هێرۆخاندا بەسەری ئاواشێتی کرد ێستا لە هیندستان لەکوێ بردویانە بۆ چارەسەری بەڕاستی تۆ لە دایکی شکر کرد دایکتدا پاڤێڵ تاڵەبانی پاڤێڵ تۆ چیت خەڵک دەرمان خواردەکە کاکە بۆ چیت کردووە ئادەی نووسینەکەتم پێ بڵێ عەقڵەکەتم پێ بڵێ وتارەکەتم پێ بڵێ فکرەکەتم پێ بڵێ تۆ هیچ نی بە قورئان کە ڕووی بابی زەمانە ڕەش بێ کاکە پاڤێڵ تۆ بووی بەشت بەخوا ڕووی زەمانە ڕەش بێ بەڕاستی تۆ چیت کاکە وەڵڵا تۆ هیچ نی بە قورئان باوکم بە ناموسم هێزی ئەم پەنجەی ئارا مەحموودیە یەکشن نازانیت باشە باشە یان پاشان ئەمە چۆن بوو پاڤێڵ تاڵەبانی تا لەگە بنەماڵەی بازانی و مەلابەختیاری خەزوو تا ڕێ نەکەوتن بۆ ئەم کودەتایە بۆ باسی ئەم دەرمان خواردە نەکرد هەر لە پێرەوە کە کودەتەکەم دەست پێکەش دەرمان خوارد کرابووی ها بۆ تۆ وازانی ئێمە چین درۆ دەموچامان لە چێ ها خەڵکە لە کەرە چێ کاکە قوبات این کاکە پاڤێڵ خەڵک گەزارێکە درۆگەی دەرمانجی تەڵەماچی چی بابە ئەم فشەکەیەکەی باسی قاچاقچێتی و باسی دەرمان خوارد کراوم هەر هەمووی درۆ دەلەسەیە کاکە خۆ خەڵک هەموو شانە زانێ شە بۆ چیەکەی یعنی وازان خەڵک بڕۆتان پێکە 30 ساڵە ئێوە درۆگە خەڵکاکەن ئەوەشی کە بۆ من جێگای داخام پێشمەگەی دێرین و بازرگان و تجار و خاوەن کۆمپانیا و دەرەجەدار و سەربازی و هەتا دوایی ملی خۆیان ئاوا شۆڕ کردووە تا بزانین کێ سەرەکەوێ
چونکە خەڵکی کو زۆر ئیتیهازیە خۆشەویستان زۆر دووڕوە تا بزانین کێ سەرەکەوێت هەر کە زانێن کەسەکە سەرکەوت تەپڵی بۆ لێن لەگە ئەو کەسەیان ڕۆن ئەمە قاعیدەی کووردە من کورد باشە ناسم بەیانی لاهور فوی پیا بکات و بێتەوە ئەوە سەدان هەزار کەس دوایەکەوێت بەڵام ئاوا بێدەنگ بە هیچ قسەنەکە پایڤەڵ تاڵەبانی ئەوان بڕۆن کەزانیان ئەوە لاهور تەواوە و کاتی پاڤڵە پاڤڵ هەچی ئەوانەی کە وێنەی لاهوریان داناوە ئەیکەن بە وێنەی پاڤڵ تاڵەبانی من کورد باشە ناسم من کورد ناسم سوێن بە قورئان سوێن بەخوا بەیانی حەشتی شەعبی لەو بەغاو کەرکووکەوە بێ بۆ هەولێر بێ بۆ بارینان بێ بۆ سلێمانی سێ مانگی پێ ناچێ سەدان هەزار کەس لەو کوردستانە ئەبن بە حەشتی شەعبی یەن بە لۆگۆی ئەو حەشتی شەعبیەوە لەو فەیسبووکە جوێن بە ئارام محمەد ئەگەر ئەو حەشتی شەعبیەوە هاتەوە بۆ کوردستان بە نمونە چونکە دڵنیام یەتەوە دڵنیام هەرێم نامێنێ ئەگەر خەڵکی کورد بە ئەگەر تەمەن باقی بێ ئەگەر خەڵکی کورد لەسەر حەشتی شەعبی هەر ئەمانە کە ئێستا جوێنم پێێن کە ئێستا پیاوی پارتی و پاراستن و یەکێتی و ماڵمام جەلال و نازانم ئادەم بابەتانن ئەو کاتە ژێن بە ئارام محمەد لەسەر حەشتی شەعبی تێگەی من کورد ئەوە باشە ناس باشە بۆیە ئەم قسانە بگەر خۆشەویستان چونکە ئەمانە حەقایقە حەقم نییە بەسەر ئەوە من لێرەیشەوە بە هەموو کەسێک ئەڵێم لەم هاوکێشەیە ئەبێ خەڵک لە کوردستان پشتیوانی بکات لە لاهوری شێرجەنگی بە هەرچێ پێدەکرێت هاتە سەر شەقام بە نووسین بە تووڕەبوون بە کۆبوونەوەی خەڵک بە هەر هەموو شتێ چونکە بۆ وەکو وتم دیفاعکردن نییە لە شخصیەک لە چوارچێوەیەک لە پەتیدەیەک کە ناوی لاهوری شێرجەنگیە بەڵکو لێدانە لە ئەجندای تورکیا بنەماڵەی بازانی و بنەماڵی تاڵبانی ئێمە ئەبێت لەم ئەجندایە بدەین من ئەو شەوە وتم بابە تۆ وابزانە ئەمە لاهوری شێرجەنگی نییە باشە وازان کەسێکی تر ناوی ئەمەیە بەڵام هاوکێشەکە ئیس ئەمڕۆ لاهورە باشە و ئەبێ پەکەکە ڕۆڵی خۆی هەبێت لە مۆزوعە پێویستە پەکەکە بە هەموو توانایەوە تەبا من کۆمەڵە پەیوەندیم کردووە پێویستە پەکەکە بە هەموو توانایەوە بێتە سەرخەت پشتێن لاهوری شێرجەنگیکە ئەگەر پێویستکە بەهێزیش بێ یارمەتی هین بدا یارمەتی لاهوری شێرجەنگی بدا ڕاستی پێویستە پەکەوە کار بکات باشە یا پەشەک لە منتەقەی پێنجێن و ئالەم بابەتانەوە پێویستە لاهور ئەمەندە وریابێ کە بڵێم وڵات ئەو شاران لێ بکە بە چەرمی چۆلەکە بەڕاستی ئەوە بکە بڕۆ پەیوەندی بە قەندیلەوە بکە بڕۆ بۆ قەندیل هێز بەرە 2000 خۆدا بچوو بۆ قەندیل پێیان بڵێ ئەمە هەلومەرجەکەیە وەرن لەگەڵ منە باشە داوا لە جەماوەری خەڵکی کوردستان کە بێنە سەر شەقام بەڕاستی داوا لە هێزەکان یەکێتی کە بڵێ وەرن پشتیوانی بکەن دژی بنەماڵەی بازانی و دژی ئەردۆغان و دژی پافێڵ و قوبات کە بوون بە نۆکەری بنەماڵەی بازانی تۆ پێویستە ئەمە بکەی بەڕاستی من تۆ بم ئەماکەم لە هەر لە یەکەم ڕۆژەوە من بوومە هەتا ئێستا 10,000 چەکدار مدەری خۆم کردووە هەر پێویست نییە بە هێزی یەکێتی و پێشمەرگە و هێزی 47 و نازانم ئاپۆلیس و ئاسایش و ئەلەم بابەتانە هەموو کەسێک لە کوردستان هێزە چەکی خۆی هەیە بانەوازەکەم ئەڵێم ماڵەکەم لە فلان شوێنە داوا ئەکەم لە هەموو گەنجانی منتیقەی گەرمیان و شارە جوڵەمانە بە چەکەکە نەبێ بۆ ماڵەکەی لاهوری شێرجەنگی باشە ئەدیان 1000 کەس بێت کۆی کەرەوە وەرە دەرەوە لە ماڵەکەت وەرە میدیاوە قسە بکە وەڵامی بنەماڵی تاڵەبانی بدەرەوە وەڵامی بنەماڵی بازانی بدەرەوە بێدەنگ مەبە بەڕاستی لە ماڵەوە دامنیشە بێدەنگ بیت و ئەوانش تەسفی هەموو شتێ بکەن و لە دوایشە بڵێن کاکە ژیان هاوسەرۆکی هەڵوەشایەوە پێویست بە کۆنگرە و بە هیچ ناکاتوم من سکرتێری یەکێتیم وەکو پاڤڵ و کاک لاهور تۆ خوا حافیزی بێت پێویست ناکە ئەوە بکەیت ئەمە ئەسڵی مۆزوعەکە بۆیە سەیری کەن خۆشەویستان لە هەموو تەمەنمە تا ئەم 2-3 ڕۆژە یەک گوشەم نەبووە بە قازانجی لاهوری شێرجەنگی بێ خۆشەویستە باشە بەڵام ئێستا چونکە ئەجنداکە ئەزانم چونکە ئەزانم سبینێ دەڤەری سلێمانی و گەرمیان و پەکەکە لە خەتەرایە باشە کە زیاتریش ئەم دیفاعی من لە لاهور زیاتر دیفاعیشت لە پەکەکە و لەو ئەجندایە لە ناوچەکەیە بەڕاستی دژی تورکیا و دژی بنەماڵی بازانی باش نییە لێرەوە من قسەکارەکە بۆیە بە هەموو توانامەوە بە هەموو وجودمەوە بەڕاستی هەتا ئەم شەڕەتەوە بێ پشتیوانی ئەەکەم لە لاهوری شێرجەنگی دژی بنەماڵی بازانی و دژی ئەردۆغان و تورکیا بە قازانجی ئازادی بە قازانجی پەکەکە بە قازانجی ئەو ناوچەیە هیوادارم هەمووشتان وای بکەنەوە مەکەونە ژێر تەسیری ئەم قسە قۆڕە مناڵانەیە کە ئاکە لاهوری شێرجەنگی ناکەیتیا گەندەڵ بۆ جا هەمووانە زین هەمیان گەندەڵ بوون و باچەکە مەسەلەی گەندەڵی نییە ئێ بۆ بنەماڵی بازانی گەندەڵی نەکرد گەندەڵن حد دژی جەردێشن بەڕاستی بۆ بنەماڵی تاڵەبانی غڕەبی دزی و گەندەڵی و ڕاوڕوتی بوون خۆکاکردنەوە کاتێ بنەماڵی تاڵەبانی و بازانی دزیان لە ئێمەکەن لاهور لە بەریتانیا بوو هەر گەنجێ بوو هەر نێزانی ساتە چیتی چییە ساڵی 91 92 93 94 95 96 لاهور و ئەمانە هەر نەبووە بنەماڵی تاڵەبانی هەر دزیان لە ئێمە کرد شاناز و هێرە و نازانکە هەر دز بوون ئەمانە کاکشینم هەر دز و جەردە بوون بەڕاستی کاکامە تەواو ئەوەی مەسەلەکە ئیتر من قسەکانی خۆم ناکەم
هیوادارم ئەم لایڤەم کۆمەڵی خەڵک بینێن بۆ لاهوری شێرجەنگی بەوردی گوێ لێ بگرێ و بزانێت کە هەلومەرجی لاهوری شێرجەنگی لە خەتەرایە لەسەر داوای ئەردۆغان و پاراستن لە ڕێگەی مەلا بەختیارەوە بۆ قوبا تاڵەبانی کە زاوای مەلا بەختیارە ئەیانەوێت لاهوری شێرجەنگی تەسویەکەن بنەماڵەی شێرجەنگی تەسویەکەن ئەمە ئاسی مەسەلەکەیە هیچ عیلاقی بەسەر دژەترۆر و بەسەر نازانم زانیاری ئەمانەوە نییە بابەتەکە تەسویەکردنی لاهوری شێرجەنگیە لەسەر داوای تورکیا و لەسەر داوای بنەماڵی بازانێ باشە حەزەکە بەیانی هەچی پۆسەی بیگۆڕێ پافە تاڵەبانی هیچ کێشەیەک نییەوە بەحر بچێک بە مەتارە گۆڕێ دژەتۆرە گۆڕێ زانیاریە گۆڕێ سەر مەرزەکە ئەگۆڕێ چی ئەگۆڕێ بڕوا بیگۆڕێ ئەمە ئاسی مەسەلەکە نییە هیچ عیلاقی بەمەوە نییە بەڕاستی حەزەکە هەتا یەک هەفتەیەکە ئەم پافە تاڵەبانیە بە یارمەتی بنەماڵی بازانی و مەسئول بازانی ئەتوانێت سەدان پۆستی کە بگۆڕێ ئەمە هیچ کێشەیەک نییە ئەمە هەر ئاسی مۆزوعەکە نییە هەندێکت بە کاگەرەمەوە دژەتۆریان دێنە جا بەدێن دژەتۆر چییە دژەتۆر چییە ها چا بەدەینێ مەگە دژەتۆرە چییە مثلا بۆ نمونە ئەم دژەتۆرە قال بە یافەتابە هەرێکێتی نین ها هەر دزنین ئەوە فەقیرن ئێوە کاکە ئای وڵا دژەتۆرەکان گۆڕی دەی چای دەرا گۆڕیان چییە پێشتریش هەرو کابرا هەڵەبجەیە بوو ئێستا ئەوە بەس ئەوەیە لاهوری پاڤێڵە هەر یەک کەسە خۆ هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ برەشیدم ئەمە چی خەڵک باچێکە ئای دژەتۆر گۆڕا و ئای لاهور گۆڕە هین گۆڕا و دەزێتانی گۆڕە جاوە چییە چی بەڕاستی بگۆڕیان نەگۆڕێ ئەنکەی بۆزن کە ها ئەوانە هیچ نین لە حەقیقەتە ئەسلی مەسەلەکە تەسلیمبوونی بنەماڵی تاڵەبانی بە بنەماڵی بازانی سبێنیش کە لاهور نەما اینجا شەڕ لەگەڵ پەکەکە و لێدان لە پەکەکە هەزار یەک بەدبەختی یەخە بۆ کۆمەڵگەیەک تەواو چونکە کەس هەموو بنەمای تاڵەبانی بنەماڵی بازانی چی بڵێن دەرەگەی قوباتەوە ئەوان جێبەجێیەکەن کەواتە ئەو کاتە هیچ شتێک نامێنیتەوە ئەمە مەسەلەکەی خۆشەویستان نەگەوەی کە وەڵام من دامێژم پشوێنی لاهوری شێرجەنگی کەم بڵێم لاهور ئەمە ئەوە نا باسەکە خودی لاهور نییە بەڕاستی وەلو خۆ من وتم هەتا ئەم کێشەیە تەواو بێ کە هەموو تەمەنم دژی لاهوری شێرجەنگی بووم هەتا ئەمە تەواو بێ بە هەموو توانامەوە پشتیوانی ئەەکەم لە لاهوری شێرجەنگی دژی بنەماڵی بازانی و دژی ئەردۆغان و تورکیا و دژی پاڤێڵ و قوباد و شاناس کە بوونەتە نۆکەی بنەماڵی بازانگی ئەمە ڕای منە هیوادارم هەمووتان وابی بکەنەوە لە واقع هەمووتان وابی بکەنەوە ئەگەریش نا ئایندە هەموو حقیقەتەکان دەرەکەوێت کەسیش نەوێت وەڵا ئارام مەحموو خۆم ئەگە خۆم بفرۆشتایە بە لاهوری شێرجەنگی بەمانە کاتی ئەم فرۆش کە خاوەنی هەموو شتێک بوو بنمونە ساڵێ بەلێ 6 مانگ بەلێ ئێستا ئێمە ئەهلی خۆفرۆشی نین ئێمە ئەهلی هەڵوێستین ئەهلی عەقڵین ئەهلی منطقین ئەهلی ئەخلاقی سیاسین بەڕاستی باشە ئێمە ئەخلاقمانێ لە حەقیقەتە ئێمە وەکو خۆری توێڕێنین کە لە فەیسبووکە ئاگام لیان بوو هەمویان ڕسمی لاهوریاندا نبوو شێخ لاهور شێرەکەی یەکێتی ئێستا 2 ڕۆژە وەساکە ئاوایە ئاگام لێیە وێنەکەی لاهوریاندا بکەن بە پاڤێڵ ئەو نە خوێڕین ئەوانە خۆشەویستن زەلام هەیە لەسەر ئەو لاهوری شێرجەنگیە 100 جوێنی بە ئارەم ئەحمەد داوە باشە کاکە کەچی ئێستا لەسەر پاڤێڵ جوێنم پێدا ئامانە ئینسانێکی سەخیف و خوێڕین ئەمانە خۆشەویستن لەبەرەوە کەس پێم نەڵێ کاگەرام ئەمە خەڵک گوڵێ وەرجە بڵێ مشکلی من نییە هەموو کورد قسە بکە لە ئاشێ بخوێنێ ئارام ئەحمەد قسەی خۆیەکە بەڕاستی ئەوە یاریەکەش دەست بێکە خۆشەویستان منی تر کاتان ناکوژم و خواتان لەگەڵ و هەتا ئەم مۆزوعانە بەلایەکەکە من لەگەڵتانام بۆ هەر هەموو شتێک ئیتر بزانێکین چۆنە بێت خواتان لەگەڵ و شەو شۆگاتان خۆش بێ عەزیزانی من بەخێر